بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ئاوهاوا سازگار و خۆش و دڵڕفێنەکەی کە بوویە هۆی پێگەیاندن و ئاراستەکردنێکی جوانی مەولەوی تاوگۆزیەوە دووبارە لەگەڵتانم. ئەڵلقەی دووەم یا بەشی دووەمی بەرنامەکەم کە قسەکردنە لەسەر عەنبەریات یام خۆشەویستی و محیبەتی مەولەوی بۆ عەنبەر خاتوونی خێزانی درێژە پێدەدەین کە لە ئەڵلقەی یەکەمدا لە بەشی یەکەمدا تیشکێکمان خستە سەر جوانی و یا خۆشەویستی مەولەوی، ڕنگدانەوەی خۆشەویستی عەنبەر لە شیعری مەولەویدا لەگەڵ جەنابی مامۆستا هەمایون ساحیب نووسەر و ڕاوەکاری ئەدەبی. بەشی دووەمیش هەر بە هەمان شێوە درێژە پێدەدەین بزانین ئەم خۆشەویستی و عەشق و سۆزەی مەولەوی بۆ خێزانەکەی لە چیەوە و چۆن چۆنی سەرچاوی گرتووە. مامۆستایان دووبارە سپاس دەکەم کە ئەم جارش ماندوومان کردی، خوا پاداشت باتەوە. زۆر زۆر سپاس دەکەم. جەنابی مامۆستا، زۆر جار باسکردن لە ژن یا لە خێزان لە کۆمەڵگە پێشکەوتووەکان ئەو کۆمەلگانەی پێشووتر جۆرێ لە عیبە و لە کەمی بووە، ئەنی پیا و بەلایە نەنگی بووە کە بڵێ خێزانەکەم خۆشەوێ، خێزانەکەم هاوتای منە، یەکسانی منە بە جۆرێ لە جۆرەکان. بەڵام مەولەوی پێچوانەی هەموو شاعرانی تر زۆر جوان باسی عەنبەر خاتوونەکە. ئەمە جورئەت بووە یام چۆن کە مەولەوی پێچوانەی هەموو شاعرانی ترەوە توانێتی بەو شێوە قوڵە باز لە خۆشەویستی عەنبەر خاتوون بکە؟ مەولەوی دوو هۆکار هەبوون کە یارمەتی دەربوون بە تەسەووری من بۆ ئەوەی کە سەڵ نەکاتەوە لەوەی کە جەنابەت بە تابۆ یا بە قەدەغەکراو ناوت برد. یەکیان بوونی ئەو تەریقەتەی کە ئەو منسوبی بووە یا سالکی بووە کە تەریقەتی نەقشبەندی بووە کە هەر هەمویان ئەهلی ئەدەب و ئەهلی جوانی و جوان پەرست یا جوان پەسەند بوون. ئەوە یەکێک بووە لە هۆکارەکان. دیسانیش حەز دەترسم تۆزە لە زیادە ڕەوی بلکێن بە قسەکانەوە. ژینگەی هەورامان ناو هەورامی تۆزە لەو تایبەتمەندیە، ینی لەو شتە گشتیە دەرەچێ و کۆمەڵە سیفاتی تایبەتی هەن لە ناوچەکەدا. اینجا نەخۆشیەکی ئەدەبی هەیە تا ئێسەیش هاتووە خەڵک ینی ئەو هەموو شتە جوانە ئەنووسێ لە لای خۆی تەڵقینەکە کە ئەمە بۆ ژنەکەی نەینووسی، ینی ئەبێ یەکێکی کە بێگینا بۆ ژنەکەی نانووسێ. ینی ئەو پێی وایە ژنەکەی ئەبێ بە شتێکی ئەم ئێستا مەولەوی ناڵێن شتێک بۆ کوشتی ناو ماڵەکانی ویتر تام و دینێکی وای نیە و خۆشیار بۆ کەوانتەر نانووسێ، ژنەکەیشی جیا ناکاتەوە لە کەوانتەرەکە. و ئەمە نەخۆشیە بەڕاستی بۆ جۆرێکە لە نازانم ئەگەر لە ئەسڵا هەر خۆشەویستی نەبێەوە شتێکی کێ کەس بە زۆر هیچی پێ نانووسێ. بەڵام ئەوەی مەولەوی هینیتیانە زیادە ڕەویتیانە، چونکە کاتە وەکو پێم وتی مەولەویش یەکێکە لە توخمەکانی کە پێکەوە خزمەت بە ئەزمموی شعری مەولەویەکەن. چونکە کاتێ مەولەوی کە بۆ گوڵێکی ژەنووسێ، کە بۆ نوێژی ژەنووسێ، کە بۆ تەزبیح کاکە تەزبیح چی ئاخر تۆ تەزبیح چیە شعری ئاوای بۆ بنووسرێ. هەنێ ئەو تەزبیحەی کە شێخ داوای لێیەکە بیاتێ ئەمەم تەزبیحە ینی ئەڵێ بیبە مەسەلەن گۆژماردنی خەمەکان بە فیلمێسکەکان بەزێتە چ لازم بە تەزبیحەکە ئاخر خۆ هۆکارەکە تەزبیح مەسەلەن پەنجەی گۆرەویەکی دڕاو پیاڵەیەکی شکاوێ بەڵێ پیاڵەیەکی شکاو گۆرەویەکی دراو. ئەمە تێڕوانینی ئەم بەشەرانە بۆ ئەو پارچە گەردونیەی کە ئەو پارچە سروشتیەی کە پێکەوە گرێیان ناوە ئەنبەریژە. بەڵام ئەنبەر کاریگەری تاسەر ئێسقانی لەسەر مەولەویە جا ئیتر نازانم ئێستا خۆی ئەمە وێنەیمان لەبەر دەمانە ئایا جوانیەکەی بووە، نەرمونیانیەکەی بووە، ناسکیەکەی بووە، میهرەبانیەکەی بووە. ئاخر خۆ گرنگت تۆ مەولەوی ئەمە ئەزمموی شعریەتی بیخەرە لاوە، ئەزمموی کەلامی ئەبینی لە فەزیلە و مەرزیە و فەوائحە هەرا بە حجرە و زاویەی ئەو سەردەمەی فارس و تورک و عەرەبەکات. ینی لە فەوائحەکە لە هاوشانی شتە زۆر زۆر گرنگەکان هەیە. ئیتر نامەکانی ئەخوێنیتەوە ئەڵەی ئاخر کاکە ئەمە فارسیەکە بە هەر حاڵ، سۆرانیەکە و زمانە جافیەکەی خۆمان بە هەر حاڵ
ئەی ئەم نامە عەرەبیانە کە دەنامن کۆ سەر سڕەمێن یان نامەیەکی نووسیوە 4-5 لاپەڕێ نقطەی تیان بەڵێ بەڵێ هەر زمان بۆ خۆی لای مەولەویش هەر وەکو ئەنبەر ناسکە ینی مەولەوی خۆی دیاردەیەکی تایبەتە بەڕای من لە ئەدەبی کوردیدا خۆ من هەر وەکو ئەو قەڵەم ڕەوی زمانەی کە من هەورامیم حەزم لێ بێمە پێش مەولەوی خاوەنی چەندان شاعری گەورە گەورەین وەکو بێسارانی وەکو سەیدی وەکو شێخ مستەفای تەقەی بەڵام داهێنانەکانی ئەم ژیان و ئەو دوو خەتە ئەو تەریقەتەی کە ئەو وەری گرتووە اینجا شاعیرەکان و عاشقەکان زۆر جار وتمان مێخە پچڕێنن ئەو یژێکە لەو مێخانەیە کە پچڕانوێتی مێخی کەلتوری عیبەکە باسی خێزانەکەت بکەی بەڵام ئەم لە شعرەکانە بە بۆنە بە تام ئەزانین مەسئلەکە عەنبەرە بە ناو لە چەند شوێنێکا دەرکەوتووە اینجا سەڵیشی لەوە نەکردوێتەوە شعری بۆ ژنی کەی نووسیوە وەکو پێم وتی ئەو ماچیرە خانمە ئەو ئەمنە خانەوەی ئەمنە خان هەرهەراکە ئەڵێ بیستوتە دەردەکانم بیستویانە تۆییت دەردەکانم بیستویانە تۆیی هەمویان سەریان لێداوە دەرد نەخۆشی ئەڵێ لەبەرەوە کە تۆ هاتی ئەوان نامێنن دەرمان و دەردەکا بە عاشق و ماشوق بەو تیۆریای مەحوی ئەڵێ شەونم بێ ئەبێ کە دی ئەبێ بڕوە حاڵەتی شەونم ئەڵێ تۆ دەردەکانم عاشقن بە تۆ کە دەرمانی بۆیە کە تۆیەی دەردم نامێنێ کە تۆیەی دەردم نامێنێ بەڵێ ئەو بۆ ژنی تری نووسی وەزایەت بۆم بۆ مامۆستا لە ئەڵقەی یا لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لەوە کرد کە مەولەوی تەنانەت مەلەکول مەوتێک کە ئێمە هەر بە ناوهێنانی موچرکە بەلەشمانایە ئەترسین وێنایەکێ گونجێ نەشیاویشمان دابێتە پاڵیەکێ لە ئەوانەی کە خوای گەورە بۆ ڕاپەڕانی ئیشەکان قەزیەی مەرگی داوەتە مەلەکول مەوت بەڵام مەولەوی هێندە گەشتبین و جوان وەکو چۆن هەمیشە مەولەوی مەرگ خوازێک بووە یانی بەجۆی لە جۆرەکان مەرگی بە دەرگای چوون بۆ ژیانێکی جوانتر و بەرفراوانتر وێ ناکردووە بە قسەی جەنابەت تەنانەت مەلەکول مەوتیشی بە باغەوانێک چواندووە کە خزمەتی نەمامەکان و درەختەکانی دەوروبەر و میوەجاتەکان بکەم پێم خۆشە بزانم کە تەنانەت باخەوان ئامانجی ئەمەیە بۆ ئەوەی لە داهاتووە لە جوانیەکانی ئەمبەر خاتوون هێشتا نەوەکانی داهاتوو بەرخوردی لەگەڵا بکەن بیبینن یا بیبینەوە تەنانەت عەنبەری وەکو تۆیەک چاندووە لە قەبرەکە بۆ ئەوەی بەرهەمی جوانتر پیشانداتەوە پێم خۆشە لەم لایەنەوە زیاتر قسەم بۆ بکەی وەکامەیە و شێعرەی کە مەولەوی ناشتن یا مردنی ئەمبەر خاتوونی بە ناشتنەوەی تۆوەکەی داناوە بەڵێ وەڵای یەکێ لە شعرە ئەنبەرشینەکانە جای یادم بێت بزانم لێرە دیاریم کرد کە دواتر قسەمان کرد هەر ئەو ئینەیە ئەوە لە ئامانجی بەردەوامیدان بەو چیرۆکی ئەڤینداریە و دنیایش بە مەرگی کەسێک کۆتایی نایە ئەم ئەیەوێ بڵێ عەشق پایەدارە معدومیش بڕوا و ئەنبەریش بڕوا ئێمە میراسی ئادەمیمان هەیە ئێمە لە ئادەمەوە ئیرسمان بردووە من مەلەک بوودەم و فردەوسی بەرین جایم بوودەوەی حافظ ئەیڵێ کە ئادەم منی هێناوەتە ئەم خەراباتە کە هاتم لە بۆ ماوەی سیفاتی پێیاوم هیچە لەوانە کە ئەبێ ئەنجامە ئەنبەریش ئەکاتە بە دایکانە تۆوی جوانیەکان من بڕوام وایە مەسەن ئەڵێ ئجا تەویلێکی عیرفانی و بەردەوام بوونیش ئەیا بە ژیان بەوەی کە مەرگ لە ژیان جیان نابێتەوە مەرگ لە ژیان جیان نابێتەوە بەڵێ ئەڵێ چێژبی هام دەردان دەروونجە خەمکەیل ئەو باڵا و چێهرە و خاڵ و زوڵفی لەیل تۆمەی سەرو و گوڵ وەنەوشە و سمبڵ شاناش باخەوان ئەجەل وە تۆی گڵ تا دیسان ئەرقەیس وە مودارابوو نەکام وەهاردا چەمەن ئارابوو ینی ئەمە لە هەموو شعرەکانیا کە بۆ شیوەن نووسیونی لە ڕاستیدا ئەو شعرانە کە ئێمە قسەمان لەسەرکردن و دۆستان بە ئەنبەرشین هێناونی لە هەر هەمویانە تەویلێکی جوانتر مەسەن ئێستا دوایی پێم خۆشە شورای عاشورا باسکەیت مەسەلەن شورای عاشورا لە کەلتورێکی تەواوی شینگێڕی کە
کە یەکێ لە مەزهەبەکان تەبەنی ئەکاوە پێویست دەکا هەمیشە شیوەن هەبێەوە تەنانەت هەمیشە خوێنی ژەبێەوە پایداری دەوڵەتیشیان لەسەر لە خۆدان و ئەوانەیە شورای ئاشورا لە پیتیشی نایە شورای ئاشورا شعرێکە زۆر هەڵەگرێ من هەر ئێستا خۆمان دوێنێ دەی محەڕەمە شەهید بوونی ئیمام حوسێنە مەولەوی زۆر جوان وێنای خەم و خەفەتەکەی خۆی و سەردەمی کەربەلامان بۆ وەکوڵێت تێکەڵ کێشەکەیان بۆنە تێکەڵیەکە ئاوێتەیەەکە من شارەکە خوێنمەوە جەنابیشت ئەوەی کە پێویست بکە ئەفەرمێ شورای ئاشوران دیسان بەزمش بەست محەڕەم ئاما مەحرەم شینە دەست ئەو خەریک نەچۆڵ شاری عەدەمدا من لە کەربەلای سارای ماتەمدا ئەو یەزیدی مەرگ و ئەسیر بەردە من زادەی زیاد خەم یەقیر کردە بازاڕن وادەی مامەڵەن ساقی ئەی بگرە فانی وەی بدە باقی ڕۆح حوسەین ئاسا فەردا کە ڕۆبوو داخۆم سەرجەک و لاشەم جەکۆ بوو وێنەیەکی جوانەکە سەری ئیمامی حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ بەدەستی کۆمەڵی هەرچی و پەرچیە برێ بۆ شام لاشەشی ئەکرێتە ژێر سم کۆڵانی ئەسپەکانی عوبەیدوڵای کوڕی زیادەوە و تێکەڵ بەو خاکەی کەربەلا ئەکرێ کە مەولەویش دەڵێ منیش نازانم ئایا سبەی دوو سبەی سرم لە شوێنێکا لێکرێتەوە و لاشەم لە شوێنێکی ترا و محەڕەم و مەحرەمیش کە دوو شەند جیناسێکە لە یەکۆنزیکن زۆر جوان وێنایانەکە مەشەدێکی توراسی ئاینی و مەزهەبی کەلتورێکی کەربەلایی هێناوەتە شعرەکە ئەگەر زۆر ورد نەبینەوە ئەڵەی هەر هیچ پەیوەندیەکی بە ئەنبەرەوە نییە بێجگە مەحرەمەکە ڕاستە ینی تەواوی شعرەکە تەنها محەڕەمەکەی هێناوە ئیشی لەسەر وشەکلیلیەکان سیرکە محەڕەم ئاشورا کەربەلا زیاد یەزید سەر لاشە هیچ شتێکی لە ڕواڵە تا پەیوەندی بە بڵێن ئەنبەری بەڵام یەکێکە لە هەرە شعرە بەهێزەکان بەدەر لەو لێکدانەوە و داوانە من کاتی خۆیشی ناردم بۆ گۆڤارەکان و چاپیش بۆ و دوای منیش خەڵک ئیسفادەی لێ کردووە بەڵام ناوی مەزدەر و سەرچاوەیان نەبردووە مەولەوی خۆی ئەنبەر پێکەوە خۆی ئەنبەر پێکەوە بە زیندوی حسێن تەشبیهەکە یعنی حسێن سەرەکەی ئەنبەرە لاشەکەی مەولەویە سەریش ڕەمزی مانەوە و زیندویەتی ناسین نەناسی تۆ بەبێژن نەناسی ئاڵێن سەر ناسە سرد نەبێ کەس نادناسێتەوە سرد نەبێ کەس نادناسێتەوە من بۆیە ویستم ئەو لێکدانەوانە لە ناو دیوانەکان و ئەدەبیاتی مەولەوی ئێمە دالای مەولەوی ناسان لەسەری نەوەسان نازنامەی من تۆیە بوونی تۆیە بەڵگەم چیە هۆکاری زیندوێتیشم هەر سەر چووکە سەرپەڕاندن و پەتکردنە مل کۆتایی بە ژیانی تۆ من ناناسرێم ئەمە یەک کە تۆ سەرمی لێم بوویتەوە ئاخۆ بەیانی لاشەم لەکوێ فڕێدرێ مرۆڤ لە کۆمەڵگای سەردەمی مەولەویدا دوای ژنەکەی بێقیمەتیش بووە هەر لە ڕووی خزمەتی هاڵێ خوا پێکەوە کەمالیاڵێ ئەگەر لە کاتی پیریە داوای باڵای یار بکەم حەقمە چونکە پیاوی پیر کە دایم عسا پێویستە لازمی بە ئاسایە و بەڵێ ئەمە یەک شورای ئاشوراکەی مەولەوی ئەگینا ئەو شێعرە ئاوا وەکو بڕۆی بەسەریا هیچ شتێک پەیوەندی بە ئەنبەرزانی ڕووداوێکی مێژوویە گێڕێتەوە پەیوەندی نییە بە ئەنبەرەوە ئیلا ئەنبەر نەکەی بەسەری مەولەوی چونکە بۆیە ئیشی کەم بەسەرەکە ینی پێکەوە واتای بوون واتای حەیات واتای زیندەگی من و تۆ بە تۆ من ئەناسرام ئەگینا کە تۆ ڕۆشتووی لەم ئاشورایەدا بۆ ئێمە بۆ من تۆ وەکو منت وەکو لاشەیەکی بەجێماوی ژێر جە و روستەمی زەمانە لە سارای ماتەما هێشتوەتەوە تۆ خۆت چوویتەتە شاری عەدەم بەڵام منت لە سارای ماتەمدا هێشتوەتەوە لە کەربەلادا سەر شناس پێکرد شناسی مرۆڤ سەریەتی ئینسان بە سەری داناسێتەوە مەولەوی ئەوێ بڵێ من بەبێت تۆ هەم بوویەکی نەناسراوم دووەم بێتۆ من مردنمە ینی معنای ژیانم بە تۆیە ئەگینا من تۆ لێبییتەوە هیچ کەڵکێک دیە ینی دەلیلێ نییە بۆ ئەوەی کە ئەژیم یا ناژیم دێتەوە سەر ئەم مامەڵەیە لەگەڵ خوادا کە ئینسان سەری سپارد بە خوای خۆی
ئینسان سەری بەخشی بەخوای خۆی ئینسان چوویە سەردار بەخوای خۆی چونکە منەت ناکا بە لاشەیە کە لێی بووەتەوە پیرەکەی چەمانوێتی منەت ناکا خواکە چاوی لێ سندوێتەوە ئەڵێ لطفی لەگەڵا کردوم چونکە دیدەی سەر ئەرشی دیدەی سەر کافین ئەو جای منافینی دەوای شافین کاتێکە کوێ دەبێت زۆری ناکا بەڵام بۆ ئەمەیان مامەڵەیەکا لەگەڵ خوا مامەڵەن ساقی باشە وادەی مامەڵەیە هەموو بەهشتی باقی دنیای لە بەرامبەر ئەنبەرایە لە بەرامبەر شتەکانی کەینا پێم وایە ئەو حیسابی حەشریش کە ئەیڵێ هیچ چاو ئەوانەی نییە چونڵێ پێم یایتەوە داوای قەرەبوو ناکە زۆر داوای قەرەبووەکەی ناکە بەڵام بۆ ئەم ئەڵێ وادەی مامەڵەن تەقەیدە هەڵسانەوە لە ئەنبەرت لێ سندوم لە ئەنبەرە داوای باقیەکە لەوانیکە داوای هیچ شتێکی کە ناکە هیکە لەو شێرانی لە ڕواڵە تا هیچ نییە ینی ئاماژەدانە بە حەدەسێکی مێژوی بەڵام لە ڕاستەقینەدا و من ئەوە ینی بۆ یەکەم جار ئەو ڕاوانم لە دیداری مەولویا کردۆ لە کتێبەکەما هەیە لە گۆڤارەکان بڵاو کراوەوە و خەڵکی ئازادە لێ با لێی نابا ناوەیە ناو نایە کێشەمان نییە ئەوە چونکە من هەرچی لەسەر ئەو شێعرە ئەوە سام ئەنی نەمەزانی ینی ئیلا ئەبێ شتێک کۆدێکی کە هەبێ گرنگتر لەوەی کە ئەم شتانەیە ناوەڕاست لەوی ئەوەندە ئەنبەری خۆشویستووە بۆچی هەوڵی نەداوە ئێستا شاعیرانی کلاسیک حسابی ئەبجەدیان زۆر زۆر تیاقول بووەتەوە ینی بێخود یەکێکە لەوانەیە ئەتوان بڵێم لە 100 پارچە شعرە مناڵێک تەوەلودی کردووە نووسیوێتی کەسێک مردووە نووسیوێتی ینی هەر ڕووداوەکە بووە بێخود بە فارسی و بە کوردیش بە حسابی ئەبجەدی جێ کردوێتەوە بۆچی مەولەوی 8 پارچە شعر و لە وەکو جەنابیش لە دەرەوەی بەرنامەکە ئاماژ پێکرد لە شوێنەکانی تیشە هەوڵی داوە بگەڕێتەوە سەر ئەم توراسە یام سەر ئەم خۆشەویستەی بۆ ئەنبەر بۆچی بە حسابی ئەمجەدی ساڵی وەفاتی ئەنبەری تۆمار نەکردەوە خۆت هیچ چی ئەڵی لەو بارەیە من یەکێ لەو شعرانەی لە ئەنبەر شینەکاندا هەوڵم ما ڕێنە ئەەکە و نزیک نەبوویەوە لە بەروار ینی بە ئەگەر لەو بەروارە ئەوەی کاڵێ ناعیلاج خامەم پەنام بردووەتە بەرخامە لە شوێنێ کاڵێ یەک ڕقم کرد وە ڕووی نامەدا ئیسە دیدەی دڵ دێوانەکەی وێت نەبێخی ئاودا مەگەڵۆ کرد نازانم نەبێخی ئاودا بخەینەوە سەر شکڵی دووسینی کلاسیکی خۆی ڕێنووسەکە ئایا ئێمە لە ڕێی کۆدی ئەبجەدیەکەەوە حرفەکانەوە ساڵێکمان دەزەکەی من خۆم کردم دەستم دەکەوت ڕۆژێکی لەگەڵ کا حەکیمە لە بینای سنتەر زۆر خەریبووین ئیشارەکە تەنها ئەوە هەیە گومان هەبێ ئیشارەیەکی تیاابێ تەنها ئەو دەڕێ بۆ مەرگی اینجا بەڕاستی حەق ئەوە گلەیە لە دنیای مەولەوی من لە دیداری شعری کلاسیکدا ئیشارەم بەوەیە مەولەوی لادەرە مەبەستت چێ لادەرە هەر نووسی ناونیشانی بەحسەکەم مەولەوی لادان لە کلاسیک بوو مەسەرەن ئەو نەریتەی شاعرانی کە جەنابەت فەرمووتن و زۆرێکی ژەر ئەم مەلا حامێدی کاتبی شێخان لە خانەقای تەیۆڵەدا هەر شێخ و شێخزادەیە لە دایک بووە بە ئەبجەدی نووسیوێتی حتا پیریش کاتوەتەوە جێنشینێ گاتوەتەوە بە ئەبجەدی سەیرە مەولەوی ئەمانە هەمووی لەبەردەسا نەبووە تا بڵێ مەولەوی قورس نەبووە مەولەوی دوو سێشت هەبووە کە یەکەم دانەنیشتووە وەکو سنعەت شاعیر بێ نیەت بێنێ شیعرێ ئەنووسم سنعەتکاری بکە کاوە ئیشی سنعەتە ئیشی ئەوەی لە ئەبجەدیا دۆزینەوە ئیشی هەڵچنین و لابردن و کەمکردن و ئیشی سنعەتە دووەم هەر نەک ئەوە دیاردەی شانازیکردن بەخۆوە هەر شاعیرێگە بینی لە دوای نالیەوە حتا شاعیرۆکەی وایژەیە هەر هیچ نییە کەچی کە یە باسی چونکە شانازیکردن مەرجێک وە لە مەرجەکانی شعری کلاسیکیان خۆیان شانازی بە بەرهەمی خۆیەوە ناکامەولەوی بە ئەبجەدیەکی بۆ دیاری نەکردوین وا بزانم هینی دیاری کردووە شێخ عەلیە کەسێک ئەمرێ نازانم هیچێکە نادر شێخ عەلی ئەبجەدیەکی دیاری کردووە هەر زۆری زعیفە شێعرەکە بەس بۆ ئەنوەر گلەیە کە نەی کردووە هیچ مەگەر ئالەویا بدۆزرێتەوە ئەگینا من شک نابم ئەم سەرۆسەری ئەو دیوانە و شێعرە بڵاو نەکراوەکانیش و ئەوانەی بەدرۆ هاتوونەتە ناو دیوانەکە نەمبینیوە دوو
دیاردەی شانازی ناکا بە ئەدەبی خۆیەوە ئەو ئەدەبە گەورەی مەسەن وەکو نالی نایە بڵێ شعری خەڵکی کەی دەگاتە شعری من بۆ ناسکی کەی لەگەڵ کەی لە دیقەتدا پەتک داوا لەگەڵ ئەو داکە مەسەن هەر زۆر شاعر شانازی هەموو شاعر سالم مەحوی ئەم ئەوە ناکە بەو زەقیە تەنها لە شوێنێکە بۆ کوێربوونی چاوەکانی ئەڵێ مادام من کوێر بووم ئیتر شنەی زانستی هیچ کەسێ ناتوانێت هەڵکاتە سەر کتێبەکانی شێخ محەممەد وەسیم و شێخ محەممەد جەسیم و شێخی مهاجر تەنها لەویا تۆزە بۆنی شانازیکردنیە ئەڵێ بگرین بۆ چاوەکانم چونکە ئیتر ئەو چاوانە باڵی ئەو چاوانە لاپەڕێ ئەو کتێبانە هەڵنایاتەوە ئیتر چاونی هەڵیان ناتەوە تەنها بەڵام ئەکرێ مەسەلەن ساڵی مەرگ لە ڕووی مەسن ئێمە ئێستا دەستمان ناگاتە پەیوەندی میران شێخان بەگزادان مەسەلەن دەستنووسەکانی هەموو ڕابردوی خۆمانمان لەبەر دەسانیە جەڕ و بەحس و بەدواداچوون نەبووە بە غەمێکی جواتی یانی زانستی مەسەلەن کابرا لە زانکۆدا هەڵ ڕاناسپێرێ بەوە کە بە مۆرێکەوە بە شتێکەوە بە ئیجازەیەکەوە بچێ ئەو دەستنووسانە مەسەلەن ئێستیش خەڵکی ئەمە شانازی بە زیندانیکردن و سجنکردنی کاسێت و دەستنووس و شتەکانیەوە ئەکا کێ ئەڵێ نییە مەسەلەن کێ ئەڵێ نەبێت کێ ئەڵێ کتێبی کەی نییە کێ ئەڵێ شتی کەی نییە نازانین بەڵام ئەوەی وازەحە شیوەنەکان ئەوانن ئەو هەشت پارچەن ئەمە درێژترین غەزەلی مەولەویە بۆ عەمبەر خاتوون کە 27 کۆپ لە شیعرە من هەوڵەدەم هەر لاپەڕەی بیخوێنمەوە جەنابەت چی پێویست کا بۆ ڕافەکەی کە باز لە خۆشەویستی عەمبەر خاتوونەکە فەرمێ دڵی دڵوە مەیلی لەیلێ کەیل محرم وەڕازان خەڵوەتخانەی لەیل لانە حەڵقەی زولف عەنبەر بۆی شەوڕەنگ هامدەمی جای تەنگ ئەلحەد سەرای سەنگ پەروانەی مەزار ئەو ئاواد واستەم تەرجەمەی حاڵات پەشێوی جەستەم عەرز کەروە لەیلا وەسەد خەمەوە چەم وە نمەوە دڵ وە تەمەوە دێوانەکە دیم بڵێ سەش بەرزبی بەرزی بڵێ سەش هەر سەد تەرزبی دڵی ڕائەسپێرێ چونکە دڵ تاکە شتێکە لە ناو جەستەی مرۆڤدا کە سەربەخۆ ئیش ئەکا وە سڵتانی خۆیەتی مەسیری لەگەڵ عەقڵا جیایە هەر ئەو شوێنەیشە کە پێگە قورسەکەی لای خوایژەیە چونکە ئێمە ئەکرێ لە شتی کەمانە درۆ بکەین لە ناو دڵدا درۆوە دەرنراوە مەحرەمیەکەی هی ئەوەیە مەسەلەن ئێمە چەندین گوناه ئەەکەین لە دەموچاومانە پیشانی ناین کە کردومانە بە زمان ئەڵێین نەمان کردووە بەس دڵمان ئەو قبول ناکە شەوکە ئەچیتەوە هەر سادە مەسەلەن دڵشکانێکی بەسیط چونکە مەحرەمی ئەسرارە بۆیە خوا سەیری ئەویشەکە حتى للروحاني تو مثلا إلا من أتى الله بقلب سليم بەڵێ يعني ئەڵێ تۆ مەحرەمی ڕازەکانی ئاشکرا و پەنهانی ئاشکراوەیە لە دنیادا و پەنهانەوەیە لە خەڵوەتدا من تۆ ڕاستپێرم کە تۆ هاودەم و هاونشین و هاوڕازی ئەوانە بووی تۆ تەرجمانی حاڵاتی منی تۆ بڕۆ پێی بڵێ ئەرزیکە وەلحاڵ وشەیەکی بەسیط ئەوێ بڵێ دڵیشم مرد ینی دوای تۆ دڵیش ئەناژم بۆی بچێتە ئەوێ گۆیایە جاری وایە ڕاستپێر نایێتەوە جاری وایە هەر لە بینی ئومەرادا متەرجمەکە ناتوێتەوە دەلیلەکە ناتوێتەوە کوشتیان و سەرەکەیشیان بۆ ئەو کەسەی کە نردویەتی بنێرێتەوە بەڵام ئەم ئەڵێ من تۆ دڵی دڵوەمەی مەیلی لەیلێ کەیل تۆ کەیلی بەدمەستی بادەی ئەوی وە مەحرەمی ڕازەکانیتی وە چەندین جار زولفەکانی زڵفە بۆن خۆشەکانی ئەنبەراساکانی هاتوونەتە نام پشۆ حاڵاتی منی دوای ئەوی بۆ بەیان بکە من کە دوای ئەو چین بەسەراتۆ بۆی بەیان بکە ینی بینێرێ بۆ لای ئەنبەر جوانە وە هەر تەرزێ لەیل ملاوناوە چونکە ماسافەمێ واوە تۆزە هینکەی دڵی سەنگی سەخت متاوناوە گاگۆیە مەوێرد ئین مەوێردەوە گا مەواد وەدەم ئێشی دەردەوە ئائیجە ئێشی تەن جەگیانجیایی من ئائیجە لوای تۆ ئەو شۆندیای من سەختی ئێش دەرد بەدحاڵیم لایە وای بێت تۆ مەنزڵ گشت خاڵیم لایە
و هەر مەنزڵدا و هەر ڕاگوزەردا هەر هەر دەستی حەسرەت بداوە سەردا. حتا مامۆستا بەر لەوەی لێرە مەولەوی دەڵێ سەیری ئەو حاڵەتە بکە کە تۆ ئەڕۆی من سەیر دەکەم. بەڵێ لە شوێنێکی ترا مەولەوی خوا سوێند ئەدابەوەی کە ئەڵێ بەو فەسڵی فیراق خاتر پرخاران بەو دیای دما یەکتری ئاران ئەرسەد تاوانم جەحەد ئەو دەفتەرم جەڕووی بێمسیاتە یانی مەبەستیەوەیە کە فیراق و دابڕان زۆر زۆر ئەوەندە پڕ سۆز و ئەوینە کە خوا سوێنەدا لێی خۆش بێ. لێرەشا بۆ مەرگ و ڕۆشنی عەمبەر خاتوون بۆ خۆی وێناکە کە سەیری ئەوی کردووە. مەولەوی ئیشێکی ینی تێڕوانین دیاردەیەکی سەیرە لە مەسئلەی چەمکی دوعایشدا. طبعاً دوعا چییە؟ ذکرە و نزایەکە. دوعا داواکردن نییە بە تەنها وەکو ئێمە بەکردعیباد هەنێ لەحزات هەن هێزی دوعاکە هێزی گەیاندنی دوعاکە و هێزی ئیجابەی خوا دیاری دەکەن هەنێ لەحزات هەن. مەولەوی پێی وایە دڵشکان زویر بوون یەکێکە لەو لەحزانە کە بخاری دوعا هەڵمی دوعا بەزەیی خوا ئەجوڵێنێ بەزەیی خوا ئەجوڵێنێ کە ئەچێتە سەرەوە تەپودوی دووکەڵ و نزای ئەو ساتە شوێن نوارینی کەسێکە نایەتەوە بۆ مەبوویەکی کەمیش نایەتەوە تە وەرە مەرگ کە ئەزانی نایەتەوە چەندە زەحمەتە. ئەنجا بۆیە ئەڵێم مەسئلەی دایک جاری پێشیش باسم کرد لە تەواوی تەنی مەولەویدا دەرئەکەوێتەوە بەڵام هەموو جارێ بە مباشرنا ئەوەی ژێکێکە لەو لەحزانە ئیسفادەی لە چونکە باوک بەو جۆرە ناتوانێت بگاتە چینە تەنکەکانی ئەو هەستە تا بڵێ وای جەشۆن دیای تۆ مەگەر یاعقوب باشە تەنێکی یاعقوبی تقریبان ماکێکی یاعقوبیەتەوە ناو ئەو شێعرەی مەولەوی ئەڵێ اینجا لێرەشدا ئەڵێ خۆم بە هەر حاڵ خەمی تەنیایی ئەو لە بێ ئەمدا یعنی لێرەشدا خۆنەویستی ئامادەی هەیە لای مەولەوی بەدحاڵی بوون ناحاڵی بوونی خۆی پەشە و حاڵی خۆی بە هەرجێ قەیناکە مەسەلەن لە شوێنێکی کا ئەڵێ خەمی ئەوەم نییە کە من لە جوداییە ئەتلێمەوە خەمی تەنیایی تۆمە خەمی تەنیابوونی تۆمە تۆ حیفە تەنیابیت من بە هەر حاڵ لە جوداییە بەجێ دێشتم خەمی خۆم نییە و خەمی تەنیایی تۆمەوەیش یەکێکە لەو شێعرانەی مەولەوی لە زمانە زۆر دەستی یاوە لە چینە تەنکەکانی وشە هەر ینی زۆر سادەیە لە ئەورامیەکە بەڵام کە بیر لە مەعنا و هەیەجانی ئەو ساتەیەکەیتەوە زۆر گەورەیە بەڕاستی وە بۆیە لە ئەوەڵی شێعرەکە ئەڵێ دڵی دڵوەمەی حتا ئەخیری ئەو شێعرە ئەو مەیە تەئسیری هەیە ئەو دڵە بەرنادا تا ئەخیر مەست هەموو دێڕێکی بەمەستیە بینیت ئەو شێعرە هەموو دێڕێکی ئەو شێعرە بەمەستیە بینی اینجا لە هەڵبژارنی وشە کەیداتە پاڵ هەتا هونەرێکی کلاسیک هەیە لە مەسەلەن ڕەدیف دروستکردنی وشەدا مەسەلەن مەولەوی جاری وایە ئەرکی شێعریەتی سپاردووە بە یەک پیت بە یەک پیت ئەرکی شێعریەتی دروست کردووە لەوەی لە شێعری ئەو لانە بازەش ئەو لانە شتێکی وایە لە شێعرەکە ینی عاشقی زمانە بەڕاستی ئەوە زمانە خۆ زمانەوەی کردووە. ئەفەرمێ چێشەن موینون منزڵ بێتۆ بۆ بێهۆشم خەو بۆ ڕاست بۆ درۆ بۆ گاتێ کەڵ مەکەر چەنی دەردی وێش فەردی هام فەردش چەنی فەردی وێش موات فیداش بام یەجای شیرینەن گوزەرگای ئەو شۆخ زوڵف عەنبەرینەن جەباڵای ئەی سەنگ پا ئاوەردەوە بەرقەی ناز جەڕووی ئەو شەنگ کردەوە جەوجا سووسگاوە بەو خەدەنگەوە دڵ تلناوە زام هەزار ڕەنگەوە لە شێعری لەو یاریکردنی بە تێکەڵمەکەر فەرد و فەردا و فەردی وێش و هاو فەردی وێش ڕێگە بۆ ئێمە کاتەوە کە ئەو شێعرە دوای ئەو ئیقتیباسی لە ژیانی فەرهاد وەرگرتوێ چونکاڵێ تێکەڵی ئەکرد ینی فەردی هاو فەردێکی خۆی تێکەڵا کرد و لەوە چێ فەردی فەرهادی تێکەڵ کردوێ ئەم لە بینی وشەکە زۆر سەیرە فەرد و هاو فەرد و فەرهاد
نزیکن لە یەکەوە چونکە شیرینەکەیش گومانمان تقریبان زیاتر ئەبا بۆ ئەوە کە ئەوە لاوانەوەیەکی فەرهادی بێ پێچەوانە کرابێتەوە بۆ شیرینی خۆی مەولەوی هێنابێتی تێکەڵی ئەکرد ینی ئەوەی ئەوی تێکەڵی شینەکەی خۆی کردەوە عادەت و نەریتە لای مەولەوی هەیە شعری هاوفەردەکانی یا بۆچوونی هاوفەردەکانی هاو مەجلیسەکانی تێکەڵی شعری خۆیەکە ئەوە جاڵێ لەو سەربەرزەوە لەو جاسوزگاوە دیارە کێوی بێستونیش بەرز و ئەوانەیە لەوە چێوە مەشێدێکی فەرهادی بێ هاتبێتە ناو شعرەکە تەمانسا جەباڵای ئەی سنگ پا ئاوەردەوە بەقەی ناز جەڕووی حتا لە شوێنی ئاڵێ هیچ کەس نەوە چۆوە فەرهاد نەقشی شیرین نەڕووی سەندەن کەندەن دەک ڕێزان دەست بۆ وەرجێک شعرێکی مەلکەی جوانڕۆیی ئەوە شعری ئەو کابرایە کە هەم مەولەوی هێناویەتی دیسان ئەو من لە شریعەتی مەیلەکە هەموو شعرەکانم هێناوە مەولەوی هێناویەتی خانای قوبادی هێناویەتی هەر یەک بە جۆرە ئیقتیباسی کردووە لەو مەسەلەی پەیکەرتاشینی فەرهاد بۆ شیری زۆر باش جەنابی مامۆستا فەرمێ جەو سەردەشتەوە گوڵاو ڕێزان کرد سارا بۆی عنبەر سارا هەرزان کرد چۆگە جەلای جام جەبهەی جەماڵدا بەرگەشتی وە بەخت بەدری کەماڵدا چێگە حوقەی ڕاست شیرین کردەوە تامی تاڵی دەرد دووری بەردەوە گوزەرگەی جیلوەی لەیل بێحەد بەو تەرز زایەڵەی مەجنون جەعەد ڕەد بەو تەرز چۆن کەروون تەقدیر پەی سەرکاری تۆ نە تۆ بژنەوی نە دۆزداری تۆ ئەوە یەکێکە لەو شێرانەی کە من نەمزانی لەو دڵی دڵ بە مەیلایە بیرم چوو بوویەوە مۆبایلەکەم دەرهێنا عنبەر لێرەدا ئەنێ چه وەزیفەیەکی پێ ئەیە چێگە ئەڵێ کە قسەی ئەکرد کە حوقەی دەمی ئەکردەوە ددانی ڕازی شیرین و شەکەرباری ئینەکرد تامی سەفرا و دەرد و تاڵی ئێرەمی ئەبردەوە ئەمە لێرە لە دنیاە ئەی لەوێ چۆگە جەلای جام جەبهەی جەماڵدا ئافرەت کە زڵف و چاو و برۆ و ڕوومەت و دەموچاوی خزمە دەکا یا دەستی بۆ بەڵێنێتەوە مویە هەڵەگرێشتێ لا ئەبا ئەڵێ ئەو خەریک بوونەی ئەو شانسی بە هەدەرکەوتنەوەی مانگیاوە لێرە ئەمە هەم لە ڕووی ڕەوانبێژەوە حسنە تالی لە بڵێن جوانی باعیس لە ڕووی بەلاغەوە بەڵام لە ڕوەکەی ترەوە لە ڕوە ئامادەی عنبەر کە لێرە ئەمە وەزیفەیەتی لەوێ ئەوە وەزیفەیەتی بەو جۆرە ینی ئەڵێ دەرکەوتنەوەی تەوەنم هاوکێشە شەمسیە لێرە زەوی بە دەوری خۆرا و هاتنیمان وەڵێ ئەوە عنبەرە دەستکاری دەموچاویەکە لەوێ کە دەست بە زڵف و دەموچاویانێ زڵفی لایە ئەوە شانسێگەیە بەو مانگە لێکەواتە پەیوەندی و خۆشەویستی مەولەی بۆ عنبەر پەیوەندیەکی ئەبەدی بووە ئەنی ئەوە نییە ئەڵێ کە بۆ نمونە زۆر جار قسەیەک هەیە لە کوردالێ لەگەڵ ڕێزماڵێ مانگا مرد و دۆ بڕایان بۆ نمونە تازە هات و کۆنە خەڵاتە ئەم پەیمانەکەی تا مەرگیش نییە ئێمە زۆر جار پەیمانمان تا مەرگە مەرگی مەولەوی خۆی نانا هەر لەگەڵ عنبەر ئەمەسەمونی تۆ قسەیەکەین حرەکەتێکی سیاسی دەست پێەکەین معارەکەین ئەڵین تا مەرگ تا پەتەکە ئەم نەک تا پەتەکە ئەم تا بەردەم خوا تا عەرش تا ئەو دنیا تا جارێکی کە زین و بوونەوە اینجا بۆچی مەسەلەن هێزی سروشت هێزێکی لە بن نەهاتووترە مەسەلەن تۆ تەسەور ناکەی ئاوی زەڵم لە بەردەم تا کۆتایی بێ ئەشێ کۆتایی بێ بەس تەسەور ناکەیسە بچیتە سەر چای زەڵم بڵێ ئەم ئاوە نامێنێ بۆیە مەولەوی هەوڵ ئەیە لەم شیوەنەدا لە ڕێگای کەونەوە لە ڕێگای ئاسمان و زەویەوە عنبەر بە نەمری بهێڵێتەوە چۆن لەوێ لە باخەوانەکان ناشتی لێرەیش لە ئاسمانە پیشانوانەیەتەوە دەموچاوەکەی لە ڕێگەی بەرگەشتی بەدری کەماڵ ینی چواردە بێ نوقسان کاتێک کە تەواو پڕە بێتەوە شانسی گەڕانەوەکەی ئەبەسێتەوە بە بوونی عنبەرەوە ڕاستی جوانی باعیسە زۆر جوان بەڵێ ئەگەر مەحوی بە دیدێکی تۆزێ خەفەتبارانە ئەڵێ بەوەم زانی لە باغدا چقلی گوڵ هەڵچەقیە داوێنی کە لێرە من لە سینەمدا برینی نەشتەری دێشێ بەڵام مەولەوی دوورتر ئەو لە قیامەتە بە حساب لە بەهەش تاوەکو حۆریەک خۆی ڕازێنێتەوە خۆی ئارایزەدا بۆ مەولەوی لێرە خۆی ئەم خۆجوانکردنە لە مانگی چواردەی تابانە خۆی نمایانەکە خۆی ئەنوێنێتەوە جارێکی تر کەواتە عنبەر
شەو ڕۆژ لای مەولەوی وجودی هەیە و بەڵام لە شێوەی مانگایە. من نازانم ینی تا کەی تەمەەن مەسەەن لە دوای غەریزەکانمەوە ڕێگە ئەیە بچمەوە سەر مەولەوی تا بزانم ڕابەکانم تاکوێ هەڵ ئەوەشێنمەوە ئەوە نازانم ینی ئەگەر مەرگ تەمەەن چونکە مەولەوی بەلانی کەمەوە لە 70 ساڵیشدا ئەم شعرانەی نووسی بێ وانە؟ 79 ساڵ ژیاوە 7 ساڵی ژەڵێن بێ عنبەر ژیاوە هەرچە منەوە حەزم لە ژمارە نییە چونکە من کە نەمتوانی ساخی کەمەوە هەر نەیڵێن باشە ڕاستی بەڵام بە ئەگەر و بە گریمانە کەسە لە 70 ساڵیا نازانم ئەمە غەریزەیە ئەمە غەریزەکە ڕۆحیە ئەنی عەجیبت لێ ئینسانێک ئاواژن خۆشەویست بێ چونکە لەو تەمەنایەمە کە سەیری دایکان و باوکانمانەکەین کە سەیری نەنک و باوەکانمانەکەین جۆرێ لە تەنانەت تانە و تەشەر و ڕابردوهێنانەوە پێشچاو ئەوانەیش دروستە بێ بەڵام مەولەوی ئەزمونێکی ئتر لەوە چێ بە ئاگاش بووێکەمە ئەزمونێکی ئەدەبی عەرفانی ئەخاتەوە چونکە نەگلەوە ئەچێت دڵنیام چونکە لە نامەکانیا کە شعرێکە زانێ خۆی ئەزانێ کام شعری بەخۆتە مەولەوی خۆی کە نامە فارسیەکانی خوێنیتەوە بۆ فلان و بۆ فلان ئەڵێ ئەوە 4-5 شێرم بۆ نردووی هاواروە ماڵم ئەڵێ بنێرە با فلان کەس بێ بۆت بخوێنێتەوە ئەوەندە بەهێز مەولەوی خۆی بە ئاگاوە بەڕاستی دەسی بۆ دین بردووە دەسی بۆ تەسەوف بردووە دەسی بۆ زمانیش سەبەر لەوەی کۆتا بۆ کۆڵێ بەشی ئەم شارە درێژەکە بخێنمەوە هەمیشە لە ژیانی عاریف و زانایانی ئێمەیە دەگوترێ بە عەشقێکی مەجازی و دنیایی و دڵداریانەیە ڕۆشتون اینجا گەشتونەتە پلە بەرزەکانی عەشقی حەقیقی گەشتونەتە خواناسی گەشتونەتە عیرفان گەشتونەتە ئەوەی کەتر چاوی بەسیرەت و چاوی دڵیانەوەی کە مەولەی ئەڵێ زیای بینایی نوری چەمانم کراوەتەوە ئیتر زانیویانە کە ئیتر ئەمان دەبێ ببنە ڕێبوارێکی ئامادەساز و سوارچاکی ئەم مەیدانی کە بەرەو خواچێ وەونە لە نالیا کەسێکمان هەیە لە شاعیرانی ترا هەیە کە بۆمە وەلی دێوانە شەمی هەبووە نالی هەی بووە هەتا دەگوتێ مەولەی کەواتە عنبەر دەستگر و وەکوڵێم ڕێنیشاندەر و ڕێگە ڕۆشنکردنەوەی مەولەوی بووە بەوەی کە گەیاندوێتی ئەو ئاستەی کە پێم وایە مەولەوی یەکێکە لە خواناسترین شاعیرانی کورد کە مناجات گەلێکی زۆر زۆر جوانی لەگەڵ خوایە هەیە لە پێش هاوەسف و ستایشێکی خواکە اینجا دێ عیب و عارەکانی خۆی پێشاوە خاو دەڵێ خوایە من هەر دڵم بە ڕەحم و بە بەزەی تۆ کەواتە مامۆستا عنبەر ئەتوانین بڵێن ئەگەر عنبەر هۆکاری ئەوە بووە کە مەولەوی بگاتە خاڵی حەقیقەت و عیرفان و خواناسی ئەگەر بشێ قسەکان بەو جۆرە بکەم ئێمە ناتوانین ینی ئەمە خۆی ئیشەکە خواییە ینی هەر مەولەوی لە یەکێ لە شعرەکانیا ئەسڵن بۆ خۆی دروستکردنی مرۆڤ عاشقبوونی ینی عاشقیە یەکێک لە لەو ماکانەی کە خوا لە ڕێگەی عاشقەوە بۆچی مەسەلەن تەنها و بێهەمتا وەحدەتت مەوج وەرد پێی شناسایی زەهورێوەت کرد ینی خوا ئەگەر مرۆڤی دروست کردایە خوا نەئەبوو دەی خۆ بە دێڕەکەی مەولەوی پێی شناسایی تەنها و بێهەمتا وەحدەتت مەوج وەرد ینی تۆ لە تەنیایی خۆتا شەپۆ لە دەدا بە سیفاتی تەنیابوونی خوا خۆ مەولەوی بێباوەڕ نییە پێی شناسایی زەهورێوەت کرد دەرکەوتنێکت کرد جا یا دەرکەوتنەکەی تەجەلای حەزرەتی موسا داواکردنەکەی توور بوێ یا ناخێر تۆ ئەگەر مرۆڤ دروست نەکەی دەیخۆ ئیتر تۆ کێ ئەدناسێ ئەی تۆ مرۆڤ دروست نەکەی یعنی هەر مەوزوعەکە عەشقە عەشقیش دوو جەمسەری ئەوێ ئیتر یارە خوایە هەر کەسێ هەیە بێ ینی تەمرینەکەین ئەمە خەریکی تەمرینکردنین مەولەویش لە ڕێگەی عنبەرەوە لە اینجا لای عاریفانی زۆر زۆر تۆخ ئەم دووشتە گیان نەکراونەتەوە چونکە گەر جیاوکردنەوە ئەمە بێ بە شرک کەواتە مرۆڤ تەجەلای خوا بۆ لەسەر زەویە ئەبێ جیای نەکەیتەوە چونکە جیاو کردەوە کە گەیشتی بەو ینی ئەمت ڕەفس کردووە مەسەلەن ینی ئەمە بێ بە شرک ئەو کاتێ جیان نەکراونەتەوە بۆیە سەیدی ئەڵێ تا حەقیق نەبوو
تا مەجاز نەبوو حەقیق نەما بۆ حەقیق بێ مەجاز تحقیق نەما بۆ ئەر حەقیقیان ئەر مەجازیان دڵ هەر ئادڵان بە تۆ ڕازیە ینی بە بڕوای من جیان ناکرێتەوە هەر چۆن پێم وایە عیرفانیش بۆ خۆی جیان ناکرێتەوە ینی هەڵەیە بڵین عیرفانی مەسیحی عیرفانی بوزی عیرفانی ئیسلامی عیرفانی ینی پێم وابێ با نەڵێم هەڵەیە چونکە زۆرێک وا ئەڵێن خراپە لەوە ینی دڵهیم نەکات زۆر مامۆستا شاری زۆرمانمە و برادرانی ژەماژە بەوەکەن کە کاتی بەرنامەکەمان حەد تەواو بووە لێرەشا ئەم شارە جوانەی دووری دیارن چەند ساحب نێشن تۆی دەروون وەخار نێشێ و تەڕێشە هەرچی بوینون شێوەی تۆ پێشن دڵ وەهەتیتەی حەسرەتدا کێشن ئەم شارە نازام ئەوی تریشمان تەواو نەکرد لەوەچە دوو خولەک کاتم نابێت سێ خولەکێک ئەوەی کە فریان ناکەوتین لەو شارە جوانانەی مەولەوی کە بۆ ئەم بەرخاتونی وتون من پێم خۆشم سێ خولەکە بە تۆ بدەمتر ئایا باز لە ناوڕۆکی شارەکانەکە یا خۆت قسەی ترت ماوە وەڵا من خواجیان لطفی کرد لەگەڵما و ڕابەرانی پێش خۆم لە دنیای مەولەوی ئەو سفرەوخواانە جوانەیان ڕازان بوویەوە حد لە جەنابی مەرحومە لە عەبدولکەریمی مودەڕیس کە هزار سڵاو و ڕەحم و ڕەحمەت بۆ گۆڕی کە دوێنێ ساڵیادی بوو بەداوای لێبرنیژەکەم لەو کەناڵانەی تەکلیفیان لێ کرد نەمتوانی بچم بە دەمیانەوە بۆ دیدارەکەی هەفتەی مودەڕیس لە خۆشەویستی ئەوانە من کە خوێنەرێک بووم هاتم پێین بە هەنێشت بردوێ هەرهی ئەوانە چونکە ئەوەی ئەو داینەناوە من زەحمەتێکم کێشاوە بکو بڵێ بیری چووە سفرەیەکە ڕازاوەتەوە ئاوەکەی بیر چووە دۆکەی بیر چووە من هێناومە لەسەر دنیای مەولەوی دامناوە سپاسی خواکەم ئەوەی کە فریانە کوتین من لە سێ بەرگا هەموو دنیای مەولەویە هەموو لایەنە پەیوەنددارەکان لایەنی زۆعفی لایەنی تێڵکێشی وەرگرتنی دۆستی دوژمنی هەمووی ئەوەی کە پێیم پێ بردوێ لە هەر سێبەرگی شریعەتی مەیلایە یەک و دوی لە بازارە نەمابێ لەوەجە لە جەماڵ عیرفانە بێ نازانم بەرگی سێشی چاپە هەر خوێنەرێک دەتوانێ بچێ بیخوێنێتەوە و چاوپۆشیش نەکا لە عیب و ئارەکانمان بۆمان بنێرێتەوە سپاس دەکەم ماوەتەوە ئەوە بڵێم کە ئەگەر کەم و کوڕیەک هەبوو ئەگەر قسەیەک لە دەرەوەی ینی چوبێتە دەرەوە لە تەوەری بەرنامەکە داوای لێبرن لە هەموو بینەرەکانەکەم هەر کەسێکە لە هەر شوێنێکی منە هەستکا کە تۆزە بێتاقەت بوو بێ داوای لێبرنەکەم کە نەمتوانی مامۆستایان زۆر سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن وە کاری جوانتر ئینشەڵا لە داهاتوە توانین دەکرێ بۆم لەسەر جیهانی مەولەوی زیاتر بڕۆین و لاپەڕەکان یان بوارەکانی تری شاری مەولەویش هەڵبدەینەوە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست سپاسێکی فرەش بۆ ئێوەی عزیز و خۆشەویست کە تام ساتە بینەرمان بوون لە دوو بەشی بەرنامەکەماندا قسەمان کرد لەسەر عنبەریات و ئەو شارانەی کە تایبەتن بە عنبەر خاتوونی خێزانی مەولەوی بە ئومێدی ئەوەی جێی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێت تا بە یەکگەشتنەوەیەک تریش بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەبێت.